لە ناو کتێبخانەی جەمال عیرفان گروپی هاوڕێیانی خوێنەر بە هاوکاری دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان مەراسیمێک بۆ بڵاوکردنەوە و ناساندنی ڕۆمانی فرێنی پردەکان بۆ نووسەر دڵشاد کاوانی ساز دەکات. لەو بارەیەوە هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاتر دەربارەی مەراسیمی تایبەت با بڵاوکردنەوەی کتێبەکە خاتە ڕوو. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئەکام سلااو لە ئێوە ئاکام ئێمە ئێستا لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانین ئەمڕۆ لێرە لە مەراسیمێکی تایبەتە ڕۆمانی فرێنی پردەکان بڵاو دەکرێتەوە و ناساندنی بۆ دەکرێت دیارە ئەم ڕۆمانە لەلایەن نووسەر دڵشاد کاوانیەوە نووسراوە من بەڕێزیان لەگەڵم ئامادەن و ئێستا گفتوگۆیەک دەربارەی ئەم ڕۆمانە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین کاک دڵشاد بە ئەرک نەبێ بفەرمیتێرە سواس دەکەم. زۆر سپاس بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز کاکاوان کاک دڵشاد ببوورە فڕینی پردەکان مەبەستان لە ناونیشانی ئەم ڕۆمانە چییە؟ بەڵێ فڕینی پردەکان من باس لە پردەکەم دیارە پردەکان لای من لە ڕۆمانی فڕینی پردەکان من شارێکم هەیە لە نێو ڕۆمانەکەدا ئەم شارە پڕە لە پرد واتە شارەکە هەزاران پردی تێدایە بۆ هەر مەبەستێک پردێکم دروست کردە بۆ نمونە پردی لێبوردن پردی تووڕەیی پردی کوشتن پردی خۆشەویستی تەنانەت هەموو ئەو پردانەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان واتە مەبەستی ڕۆمانەکەم لەوەیە هەموو مرۆڤێک دەبێ مرۆڤ بۆ مرۆڤ مرۆڤ بۆ سروشت مرۆڤ بۆ ئاژەڵ مرۆڤ بۆ ڕۆح مرۆڤ بۆ خودا بۆ هەموو شتەکان مرۆڤایەتی پێویستی بە پردی بەیەک گەشتنە جا ئەم پردانە تەنانەت دەتوانین بڵێن پردی تەکنەلۆژیاش بە هەماشێوە هەموو ئەو پردانەی من لە ڕۆمانەکەمدا دروستم کردووە بەداخەوە دوای ئەوە ئاشوبێک ڕوو لە شاری پردەکان دەکات لە ماوەی کاژمێرێکدا 6 پرد دەڕوخێندرێت لە نێو شارەکەمدا مەبەست چشم لەوەیە کە بەداخەوە پردی مرۆڤایەتی وردە وردە لاواز دەبێت شکست دێنێت پردەکان تێک دەشتێن وەک ئەوە لە ناو ڕۆمانەکەش ڕوودا و بە تایبەتی تریش من دوو پاڵەوانم هەیە لە نێو ڕۆمانەکەم کە مامیان دوو لە برازاکانی وەک پرد بەکاردێنێ بۆ گەیشتن بە دەسەڵاتی سیاسی بەڵام دوجار ئەم دوو کەسە لە دەستی مامیان دەردەچن ئەمانە دوجار لە نێو کتێبەکەمدا کە سێ پێغەمبەر هەن دەبن بە پێغەمبەر لە ئاینەکەدا و لە دەستی ئەو کەسە دەدەچن کە گەمەیەکی سیاسی ئاینی دەکات دەستەکان خۆش بێ بەڕێستان لە چەند دنیایەکی جیاوازە دەنووسن هەم لە شەعر هەم لە ڕۆمان کامیان زیاتر دڵخوازی بەڕێستانە ڕاستیەکەی من خۆم سەرەتا ڕەنگە وەک ئەو ڕۆژنامە نووسە فەڕەنسی گوتی هەموو کورد شاعرن هەمومان بە زۆرێک بە شەعر دەست پێ دەکەین بەڵام من لە کۆمەڵێک بواری جیاواز دەنووسم بۆ نمونە لە بواری فکر و فەلسەفە لە بواری ڕەخنەی ئەدەبی وهروە لە بواری وەرجێڕان هەیە و ڕۆمانی ژەنسم چیرۆک ڕۆمان هەڵبەتە وەکو ژەنەڕاڵی پاییز وتی کاتێککە زانیم خەمەکانم لە شعرەکان جێگەی نابێتەوە کەواتە و کاتە من مردوم دوجار کە خۆی دەکوژە بەداخەوە من دەڵێم ڕۆمان دەتوانێت سەرجەم خەم و تێگەشتنەکانی من و ڕۆیا و دنیای بینی من لە ڕۆماندا جێگەی بێتەوە تا خەمەکانی دڵشاد کاوانی ڕۆمان دەتوانی شەن و کێوی بکات بۆیە من لە نووسینی ڕۆماندا زۆر ئاسوودەم پێم وایە ئەو پەیامەی کە من هەمە وەکو نووسەر ئەوەی کە من دەمەوێت چیم دەوێت لە کۆمەلگا دوجار پێم وایە هەموو نووسەرێک دەبێت جیاواز بێت لە کۆمەلگەی کە تێیدا چونکە نووسەر دەبێت خاوەنی پێیان بێت بۆیە من هەز دەکەم لە دنیای ڕۆماندا بۆ من دنیای ژیانە دنیای ژیانێکی دیکەیە کە ڕەنگە هەندێک جار لە دنیای پراکتیک و دنیای ڕۆژانە داد ببڕێت بەدەر لەم نووسینانت من سێرچەکەم بۆ بابەتەکانی بەڕێزە کرد کە خۆشبەختانە تۆ شانۆنامەیەکت نووسی و شانۆنامەیەکت هەیە پێمان باشە باسێک لەوە بکەیت تا چەندێک دەرهێنەرەکانی کورد کار لەسەر دەقەشانویە کوردیەکان دەکەن یا تا چەند گرنگی بەبەرهەم و نووسینی خۆماڵی بدرێت بۆ دەقەشان و یەکانیا بۆ کارێکی شانوی هەڵبەتە من خۆم ڕۆژێک لە ڕۆژان لە بواری هونەریش کارم کردووە بەرپرسی لێژنەی شەقڵاوەی یەکێتی هونەرمەندانی کوردستان بووم کاتی خۆی لە بواری شانۆژ وەک ئەکتەر وەک سینارێست و وەک دەرهێنەریش کارم کردووە
هەمیشە مرۆڤ هەست دەکات کاتێک کە شانۆ دەکات ئەم شانۆی بچووکەی لەسەر تەختەی شانۆ دروستی دەکات هەست دەکات شانۆیەکی گەورەترە کە ژیان نەدەیجێڕێت بۆیە شانۆ زۆر زۆر گرنگە بەڵام بەداخەوە زۆر ڕاستە لە کوردستان ئەوەندە گرنگی بە بواری شانۆ نادرێت ئەو شانۆی کە دەشکرێت بە جۆرێک نەبووتە بابەت و تەوەری سەرەکی کۆمەلگا لەسەری بوەستێت یاخود وەکو بینەری خۆی بمێنێتەوە ئەوەش خۆ دەزان بە هاتنی و دراما و کۆمەڵێک کللتوری دەرەوەی کۆمەلگەی کوردی بەڵام بەداخەوە ئێمە ڕخنەی شانۆیمان نییە و دەتوانم بڵێم شانۆی باشمان هەیە شانۆ نووسی باشمان هەیە بەڵام ڕەنگە 2000 ئەوانیش بێ ئومێد بن لەوەی کە ئەوەندەی تۆ کە شانۆ لەسەر شکسپیر دەکەی خەڵک تەنانەت ئەو کۆمەڵە چەمکانەی بەکاری دێنێ لی تێناگا تامەزرۆیەتی بەڵام ئەوەی کە شانۆنامەی کوردە بۆ منە شانۆنامەکەی من بەناوی ڕقێکی ئاوساوە ئەم شانۆنایەم باس لە گوندێک دەکەم گوندێکی بچووکە لە کاتی ڕاپەڕنە مەزنەکەی ساڵی 1991 وێناکان و کارکتەرەکانم هەمویان کارکتەری کوردین پیرێژنێک و پیرەمێردەکە و بەم جۆرانە بەڵام بەداخەوە جێی سەرنجی بینەرانی شانۆ نییە. بەڕێز کاک دڵشاد لە ڕووی جۆر و بڵێن فۆرم و ستایلەوە زیاتر لەسەر چ ڕێبازێک لەسەر یا قوتابخانەیەک کاریگەری چ قوتابخانەیەکی ئەدەبیات لەسەر بەڕێزدانە وەکو قوتابخانەی ئەدەبیات هەڵبەتە خۆم لەبار ڕەخنەژنسم تۆزێک شارەزەم لە قۆناغ قوتابخانە ئەدەبیەکان بە تایبەتی بۆ ڕۆمان من خۆشبەختانە ڕامگەیاندووە من ڕۆمان دوایین ڕۆمانم پێش ڕۆمانی پۆست مۆدرنتە کەوتووە واتە بۆیە زۆر جار بۆ شیکاران بۆوانێک کە توێژنەوە لە بواری ڕۆمان دەکەن هەرگیز ناتوان ڕۆمانەکەی من بێشێک لە قۆناغەکانی ڕۆمان جا ڤیکتۆریا بی هاوچەرەغبی یاخود مۆدرنتەبی پۆست مۆدرنتەبی ناتوان پێی بەستنەوە چونکە تەکنیکێکی تازەیە شێوازیش تازەیە لە ڕۆمان نووسیدنا من لە ڕۆمانی ڕابردووشم هەمان زۆر ستایلم هەبوو بۆ نمونە لە ڕۆمانی بەڕێگاوە من ناوم ناوە ڕۆمانی سادستی واتە ڕۆمانی خوێن جۆرێکە ژانرێکە خۆم ژانرەکەی خۆم دەستنیشان کردووە دەتوان بە من پابندیم بە هیچێک لە قۆناغ و لەم ڕێبازە ئەدەبیانەی کە لە ڕابردوو هەیە. فڕینی پردەکان دوای ئەم مەراسیمە لەکوێ بڵاو دەبێتەوە خوێنەر دەتوانێت لەکوێ ئەم ڕۆمانە بەردەستی بگایە خود بەدەستی بهێن. ڕۆمانی فڕینی پردەکان لە ناوەندی ڕۆشنبیری جەمال عێرفان وەروها لە ناوەندی ڕەهەند لە سلێمانی بوو هەیە و لەسەر تاسەری کوردستان لە کتێب و کتێبخانەکانی کوردی دەست دەکەوێن ئێستا لە بازاڕدایە.